هاوکات فەریدون کۆنجرینی لە نووسینێکدا بەناونیشانی سیوێکی ئاب بۆنەیەکی نیشتیمانیە نەڵێ با پێکەوە لەم یادە نیشتیمانی و تەوایەتیە بەشدار بین چونکە سیوێکی ئاب یادێکی کارەساتبارە دەبا هاوشێوەی هەڵەبجە و ئەنفال و خاپۆرکردنی 5,000 گوند یاد بکرێتەوە پێشنیار بکرێ هەفتەی کۆتایی مانگی ئابی هەموو ساڵێک بکرێتە پشووی فەرمی لە هەرێمی کوردستان سیوێکی ئاب بە هەزاران شۆڕژێر و پێشمەرگەی گیانفیدایی تێدا بۆتە قوربانی بە هاوشێوەی ساڵەکانی سەردەمی بەعەس کوژرا و بێسەر و شوێنکردن و کەم ئەندام و زیانی زۆری لێکەوتەوە سیوێکی ئاب و شەڕی ناوخۆ دەتوانرێت بە بەشێکی ئەو کارەساتانی لە سەردەمانی بەعەس و ڕابردووی دیکتاتۆرەکاندا ڕوویانداوە ئەژمار بکرێت و بۆنەیان بۆ بکرێتە ڕۆژێکی تایبەت لە ساڵێکدا دەبێت داوڵاتیان فشاری بە کۆمەڵ بخەنە سەر کۆمەڵی مەدەنی ڕێکخراوە ناحکومەکان تا سیوێکی ئاب وەک ڕۆژێکی ڕەشی تر کە بەسەر گەلەکەماندا هاتووە بە فەرمی بکرێت و یادی بکرێتەوە لە سیوێکی ئابدا پارتی سەرکەوتنی شەڕی براکوژی بەدەزێنا و لە ماڵەکانیاندا ئاهەنگ و خواردنەوە و خۆشیان بە بۆنی سەرکەوتنی پارتەکەیان بە پاڵپشتی بەعەس ژێڕا لە سیوێکی ئابدا جگە لە زیانی گیانی هاوڵاتیان سەرجەم کارگەکانیان بە تاڵان برد و پاشان بەداهاتی هاوڵاتیان و سامانی نیشتیمانی هاوکاری مادی و سەربازیان بە بەعەس بەخشی